دوای ئەوەی سوپای عێراق ڕایگەیان ناحیەی نەمرودی مێژوویان کۆنتڕۆڵ کردوتەوە، شانەی ڕاگەیاندنی جەنگی عێراق لە ڕاگەیاندراوێکیدا پۆزشی هێناوەتەوە و ئاماژەی بەوە کردووە کە تا ئێستا ناحیەکە بە تەواوی کۆنتڕۆڵ نەکراوەتەوە. پێشتر سوپای عێراق ئاماژەی بەوە کرد کە لە گەڕەکەکانی سەنتەری شاری مووسڵ پێشڕەویان کردووە و هەردوو گەڕەکی قادسیەی دوو عەرەبچیان لە ڕۆژهەڵاتی مووسڵ کۆنتڕۆڵ کردەوە. وەزارەتی بەرگری عێراقیش ڕایگەیاند لە سەرەتای ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵەوە 144 قەزا و ناحیە و گوند لە دەوروبەری مووسڵ کۆنتڕۆڵ کراونەتەوە. عەبدولەمیر یاڕەڵا فەرماندەی گشتی ئۆپەراسیۆنەکانی نینەوە لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند یەکەکانی فێرقەی نۆی زرێپۆشی سوپای عێراق زیانی زۆریان بە چەکدارانی داعش گەیاندووە و چەندین کوژرا و برینداریان لێبەجێ ماوە. فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی نینەوە باسی لەوەش کرد کە هێزەکانی دژە تیرۆری عێراق دوای تەقاندنەوەی 9 ئۆتۆمبیلی بۆمبڕێژکراو هەردوو گەڕەکی قادسیەی دوو عەرەبچیان کۆنتڕۆڵ کردەوە. لە ڕابردووشدا گەڕەکەکانی ئینتیسار و شەیما و سەلام و جەدیدە و مفتی قادسیە یەکەم و عەدەن و بەکر کۆنتڕۆڵ کرانەوە و هێزە عێراقیەکان چەند گەڕەکێکیان گەمارۆداوە و لە چەند گەڕەکێکی دیکە شەڕی کۆڵان بە کۆڵان دەکەن. پێشتر فەرماندەکانی سوپای عێراق باسییان لەوە کرد کە بەهۆی ئەوەی چەکدارانی داعش ژمارێکی زۆر بۆمبی چێنراویان داناوە و هاوڵاتیانی مەدەنی وەک قەڵغانی مرۆیی بەکاردەهێنن ناتوانن بە شێوەیەکی خێرا پێشڕەوی بکەن. لە لایەکی دیکەشەوە شانەی ڕاگەیاندنی جەنگی عێراق بڵاوی کردەوە ڕۆکە جەنگیەکان لە ڕێی بڵاو کراوە پەیامیان بۆ دانیشتوانی مووسڵ ناردووە و داوایان لێکردوون هاوکاری هێزە عێراقیەکان بکەن و ئامادەکاری بکەن بۆ دەرکردنی چەکدارانی داعش لە شارەکەدا. بە پێی ئاماری وەزارەتی بەرگری عێراق لە 28 ڕۆژی ڕابردوودا قەزای حەمدانیە و ناحیەکانی شۆرە و حەمام عەلی لە باشوور و کرمریز لە باشووری ڕۆژهەڵات و بەرتەلە لە ڕۆژهەڵات و باشیک لە باکووری ڕۆژهەڵاتی مووسڵ لەگەڵ زیاتر لە 122 گوند لەلایەن پێشمەرگە و سوپای عێراقەوە کۆنتڕۆڵ کراونەتەوە. هەر بە پێ ڕاگەیاندراوەکە لە ڕابردوودا ناوچەکانی بزوایە و گۆگجەلی لە ڕۆژهەڵاتی سەنتەری شاری مووسڵ و سادە بەعوێزە لە باکووری مووسڵ کۆنتڕۆڵ کراونەتەوە. جگەل لەو ناوچانە هێزە عێراقیەکان کارگەی غازی تەلکێف و کۆگای سوتەمەنی فلێفل و کارگەی چیمەنتۆی حەمام عەلیل و سەربازگەی جنین و یەکتر بڕی عەدایە و حەزەریش کۆنتڕۆڵ کراونەتەوە.